بەلە پاڕات تەماشا بکەین. لەگەڵمان بوون پەیوەندیان کردووە و سوپاسی نووسینگەی تایبەتی ڕێزدار کاک نێچیروان دەکەین کە فڕۆکەیەکی تایبەتی بۆ ناردین ئەگەرنا نەمان دەتوانی لەم کاتەدا ئێستا لە هەولێر بن. پێشە ژمارەیەک لە پەرلەمانتارانی عەرەبیش لەگەڵ ئەوانن چونکە تەنها کوردەکان نەگەڕاوەتەوە ژمارەی پەرلەمانتاری عەرەب بە کوردەکانی دیکە لەگەڵیان یەکێک لەوان ئێستا قسەمان بووەکە گوێبیستی. تفضل أستاذ. نعم، بسم الله الرحمن الرحيم. بالبداية نشكر مبادرة السيد رئيس الإقليم على إرساله الطائرة لنا، وقد كنا حقيقة يعني محاصرين منذ ساعات طويلة ننتظر الخروج من هذه الأزمة. حقيقة ما جرى اليوم شعارات يعني بشكل والتطبيق شكل آخر. قالوا سلمية، وهذه السلمية كانت هي تكسير واعتداء على النواب. قالوا نحافظ على ممتلكات وأرواح الناس فبدأ الضرب النواب. هذا حقيقة باختصار هو انقلاب على الشرعية باسم الإصلاح. بەگەر باسیەوەمان بۆ بکەی ئەو کاتێک کە ڕووداوەکە ڕوویدات لە ڕاستیدا ماوەیەکی زۆرە بارودۆخی پرۆسی سیاسی لە عێراق بە تایبەتی پەرلەمانی عێراق شێواندرا بوو بە تایبەتی لەلایەن عەفوەن ماوەیەک بۆ ئەو پرۆسەیە شێوێنرا بوو بۆیە يعني ئێمە يعني ئەوەی کە ڕوویدا تا ڕادێک چاوەڕوانکرا بوو لەلایەن پەرلەمانتارە کوردەکان و حاڵەتێکی ناخۆش بوو بە تایبەتی بۆ ئێمەی پەرلەمانتارە کوردەکان بمانەوە نەمانەوە ئێمە لەوێ هەست بە غەریبی دەکەین. خۆشبەختانە هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم سەرۆکایەتی کۆماری عێراق لە بەغدا هەم ئەو لیوایە کوردیانەی کە لەوەیە بوون بەهانامانەوە هاتن پشتیوانیان کردن بە بەردەوام بە تەلەفۆن لەگەڵمان لەسەر خەت بوون. خۆشبەختانە هیچ پەرلەمانتارێکی کورد يعني ئازاری ئەو تۆی پێ نەگەیشتووە کە مەترسیە بێ لەسەر سەلامەتی بەشێک لە پەرلەمانتارەکان ماون بەڵام لە ناو بینای پەرلەمان نین. ئێستاش ئەوان خەریکی ئەوەن کە بگەڕێنەوە هەرێمی کوردستان. باسیەوە دەکەن کە لە ناو ئۆتۆمبیلن ئەوان کێشەیان بۆ دروست تەنها سەیەکە بوو کە پەرلەمانتارێک ئەشواخان لە ناویەکێک لەو سیارە مودەڕعانە بێ بەڵام ئەسڵ و ئەساسی نەبوو. هیچ کەسێک ئازارێک نەبووە، هیچ ئەندام پەرلەمانێکی کورد تووشی هیچ کێشەیەک نەبووە، هەمووی بە سەلامەتی دەرچووە و ئێستاکە ئەوەی گەڕاوەتەوە سلێمانی و ئەوەی ئێستا ئێمە هاتینەوە هەولێر ئەو کاتێک کە خۆپشاندەلان هاتنەوە لە ناو بینای پەرلەمان بوون و چۆ ڕزگارتان بۆ من لە ناو بینای پەرلەمان نەبووم بەڵام هەندێک ئەندام لە ناو بوون. من لە ناو بینای پەرلەمان بووم هاتنە ژوورەوەیان حاڵەتێکی زۆر ناتەبیعی بوو بۆیە هەر پەرلەمانتارێک بە شێوک لە شێوەکان هەوڵی دەدا خۆی لە بەردەستی ئەو خۆپشاندەرانە ڕزگار بکە. ئەوە بوو ینی کۆنتترۆل لە ناو پەرلەمان نەما تەنانەت لایەنە ئەمنیەکانیش ئەوانەیە کە حرەس و پاسەوانی پەرلەمانیشان دەکرد ئەوانش بە شێوک لە شێوەکان یعنی خۆیان دەپاراست. بۆیە یعنی ئەو دۆخێک کە دروست بوو ئێمە هەوڵماندا بە هەر نەوەیەکبی لەگەڵ ئەو برادرانی کە لە یەکتر نزیک بوونی عاز بدەینە یەکتری بۆ ئەوی بە زووترین شێوە خۆمان قوتار بکەین. زۆر سپاس. بەلەڤە بەشێک بژێ کۆنفرانسێ